بەناوی خی گەورە و میرەبان ئایزانم سلااوان لێبێت خۆشحاڵم لە ئەڵلقەیەکی نوێی دەرە و یاریگا دێمە لای ئێوە. ئایزانم لەم بەرنمەیەدا ئەوەی کە دەمێت باسی لەسەرکەم ئەو بارودۆخەیە کە بەسەر یانی ڕیال مەدریدا هاو ئەگەر دەرفەتیش بوو باسێک لە گرێبەستی سانچێز دەکەین، بەڵام تەوەری سەرەکیمان قسەکردنە لەسەر یانی ڕیال مەدریت ئەو بارودۆخی کە بەسەریا و کە نزیکە لەوەی یانەیەکی دەست بەتاڵ دەرچێت لە ترۆپچی هێز و تواناوە بەرەو دابەزینێک بەرەو بێ هیوابوونیی چاوەڕوان نەکراوە. بە خۆشحاڵیشەوە بۆ قسەکردن لەسەرم تەوەرە میوانداری ئەو ڕێخۆشەویستم ڕەوەز ئەحمەد ڕۆژنامەنووسی وەرزشی کردووە. ڕەوەز گیان جارێک تر سواسی ئامادەبوون یەکەم هەر ڕاستەوخۆش بۆ ئێمەلات ئێمە بابزانین ئێستا ڕیال مەدریت بە چ ئامانجێکەوە یاخود ڕیال مەدریت ئێستا لە قورسایی تۆپی پیاو لە ڕکابەرەکانی وەرزی ئەمساڵە واتای ڕیال مەدریت چێ دواتر دەچینە سەر کێشەکان. بەڵێ سپاس بۆ تۆ کاک محەمەد. ڕیال مەدریت ئێستا تەنها ئەو ناوەی ماوە کە 2 ساڵەم و پێش ئەو قورسایی ماوە کە 2 ساڵەم و پێش هەیبوو کە هەردوو نازناوی چامپیۆنز لیگی لە سەرێک بەدەزێنە. ئەژینا وەکو یاریزانەکانی شەهرەمان ئەو قورسیان هەیە کە 2 چامپیۆنز لیگ وەرزی ڕابردوویان بەدەزێنەوە. ژینا وەکو نەگۆکو یاریزانەوەکو یانە و مەترسی نەماوە. تۆ یانەیەکت هەیە لە 150 یاریەکانی لەناو یاریگای خۆی دۆڕاندووە کە لە کاتێکە یاریگای خۆت تۆ خاڵی بەهێزی هەموو تیپێکە. ڕیال مەدریت تیپێکە ئێستا خاوەنی کۆمەڵێک یاریزانن هەر بە ناو لە یاریگان بە جەستە یعنی بە ڕوحەتی شەڕانگێزیان نەماوە، تیپەکە هاوکاری یەکتری ناکە، تیپێکە یەدەگی نەماوە، تیپێکە متمانیان بە ڕاهێنەرەکان نەماوە، یارزانە سەرەکیەکان متمانیان بە یارزانەکانی یەدەگنی، یارزانەکانی یەدەگ گلیان هەیە لەوەی کە یارزانە سەرەکیەکان کاتی زیاتریان پێدرێت و یاریش وەک پێویست ناکەن. یعنی لە ئێستا ڕیال مەدریت لە کێشەیەکایە پێویستی بە گۆڕانکاری ڕیشەیی هەیە، پێویستی بەوەیە هەر چۆنێ بێ مۆرزە کۆتایی پێ بێنێ بە کەمترین زیان وەرزی داهات و خۆی نوێ بکاتەوە. لە ڕکابەرەکانی وەرزی ئەمساڵە توانین بڵێن ڕیال مەدریت یانەیەکی لە دەست دەرچوو دەست بەتاڵە. نابێ بیر بچێت چامپیۆنز لیگ پاڵەوانتی ڕیال مەدریدە، ئەوە ئەبێەوە بزانین ڕیال مەدریت یانەیەکە باشەکەێکی زۆر باشێک لە تەوەرەکانی باسکردنی ڕیال مەدریت بە تایبەتی باسی چامپیۆنز لیگەکەین لەبەرەوەی ئەوە لە جامی 6 ینی ماڵاوای کرد. یەکێک لەو هۆکارانەی کە وای کرم بەرنمەیە باسکردن بێ لەسەر ڕیال مەدریت چوونە دەرەوە چاوەڕوان نەکراوەکەی ڕیال مەدریت بوو لە جامی شای ئیسپانیا لەسەر دەستی یانەی لێگانیس کە بەشێکی چاوەڕوان نەکراو لە قۆناغی چارێکی کۆتایی ماڵاوای کرد. ڕۆز من دەمەوێت شتێ بپرسم، ینی بۆ نمونە تۆ یانەیەشبی ئەگەر خۆمان هەر نمونە بە خۆمان بینەوەنێ بۆ نمونە ئەگەر ئێمە باسی یانەیەکی خۆمان بکەین، تۆ یانەیەکی کە پاڵەوانێتیە بەدەستێنی تەنان لەسەر ئاستی بۆ نمونە کوردستان هەرتی بە میلەکان ژین تۆ هەوڵی چی دەدەی؟ هەوڵ نادەی پارێزگاری لە یاریزانانە بکەی کە گرنگن لە تیپەکە تا هەوڵ نادەی ینی بە دوای خاڵە بەهێزدەکاندا بگەڕی. ئەمێ ئەوە بۆ گرێ بدەمەوانێ بۆ لای ڕیال مەدریت یاریزان قەدری نییە، بۆ لای ڕیال مەدریت یعنی یاریزان هەز ناکرێ ئەو ڕێزەی لێ گیرێ کە لایەنەکانی ترە لە یاریزانە گیرێ. ئەزانی چۆنە کاک محەممەد سا ڕیال مەدریت ئەزان باسی واقعی کە کۆمەڵی یارزان وکو مۆراتای فرۆژۆک و جێمز ڕۆدریگۆسی فرۆژۆک و دانیلۆ ئەمان ئەو مەبەستەکەتەوە تۆ ڕاهێنەری 11 یاریزان یاری پێەکەی لەم 11 یاریزانە ئەبێ وا بکەی کە هەموو یاریە کاتی زیاتر بێ بەیەدەکەکانە بۆ ئەوەی زۆرترین یارزانە لە تیپەکەتا بمێنێتەوە. ئێستا ڕیال مەدریت وەرزی ڕابردوویەکە لە کێشە سەرەکیەکانی ئەوە بوو و ئەم وەرزەشی لەگەڵا بێت زیدان کۆمەڵێک یاریزانی هەیە کە ئەمانە پێگەی سەرەکیە مسۆگەر کردو ئەگەر ئاستیان خراپێ ئەگەر ئاستیان باش بێ بۆ نمونە مۆدریس بۆ نمونە ڕامۆس لە خراپترین ئاستی هەر سەرەکیە یانیمەیەکێکە لە کێشە سەرەکیەکانی زیدان و یانی ڕیال مەدریت پیپی لە پەرچی ڕۆشتووە زۆر باشتر بوو لە ڕامۆس. ئەم ساڵ گرنگی ڕامۆس بۆ یانە ڕیال مەدریت چی بوو؟ یەکێک پێم بڵێ بزانام گرنگی ڕامۆس هەر دیار نەماوە لە ڕیال مەدریت، مۆدریس هەر نەماوە لە ڕیال مەدریت، تۆنی کروس، کەریم بنزیمە، یعنی ئەم یاریزانە خراپترین یاریزانی ڕیال مەدریت هەر بە سەرەکی یاریەکە. ئەمە وا لە یاریزانی یەدەگەکە کە کاتی پێ نەدرێت کە کاتی پێ نەدرێت ئەویش بە دوای یانەیەکە ئەگەڕێ کاتی زیاتر یاری پێ بکە. بۆ نمونە ماسکێرانۆ ئێستا تەواو 7 ساڵی باشی بەڕێ کرد لە بەرشەلۆنا بەڵام کە کاتی پێ نەدرا ئەچێتە شوێنێک و کاتی پێ بدرێ بۆ لەبەرەوەی کە ئەو مۆندیالی لە بەردەما کە مۆندیالی لە بەردەما بوو پێویستە
کاتێک ڕاهێنەر یاریزان بانگەشتەکە ئەو یارزانانە بانگەشتەکە کە لوتکەی ئازبەرزیان ئێماسکەرانەوە گەر لەسەر کورسی یەدەک بە یاری پێ ناکرێت ناچارە بڕوە لە ڕێال مەدریج ئەمە وەزعەکەی تۆ یاریزانەکە لەسەر کورسی یەدەک بێ ئەو خەونی گەورەی هەیە لەگەڵ بژاردی وڵاتەکە بەشداری یۆرۆپکە بەشداری مۆندیالکە کە تو یاری پێ ناکەی ژەڕوا بە دوای خولەکی کاتی زیاترە یاری بکە کاتێک جیمز ڕۆدریگێز ئاستی زۆر بەرزتر لە بەشێکی یارزانەکان ڕێال مەدریج بەڵام هەر لەسەر کورسی یەدەگە ئەوش بە دوای شوێنێکی تراگەڕەوە تا لە بایر میونخ ڕابەر یانەکەی بۆ بردنەوەکان کاتێک تۆ مۆراتا هەنی لەسەر کورسی یەدەکدانی تو کەریم بنزیمە بەشێکی سەرەکی بەشداری پێکرد لە کاتێکا مۆراتا چەندین خاڵی گرنگی بۆ بەدەستێناوی لە وەرزی ڕابردووە هەر لەسەر کورسی یەدەکدانی ئەوش بە دوای شوێنی تراگەڕ ئەمە ئەو سیاسەتە هەڵەیە کە زیدان بەکاریانە زیدان پار نەیتوانی دڵی ئەو یارزانێ دەگانە ڕازی بکات و بۆی ئەم ساڵیش هەمویان ڕۆشتن و ئەو یەدەگانەشی کە هاتوون هێندە و یعنی کوالێتیانەوە بەرزنیە و یاردەکانی وەرزی ڕابردوو بۆیە ئەم بەردۆخێکی سا ڕیاڵە بینی پیاتێ پەڕ باش ئەگەر من ئەم بابەتی تۆ وەرگرم لە دوانێکی زیدانیشی لەگەڵا بیکەم بە پرسیارێک کە باسی لەوە کرد من لاریم لە ئاستی یاریزانەکانم نییە بەڵام هەڵەکە هی خۆمە کە هەنێک کەم و کورتیم هەبوو لە میاریە بۆیە شکستم خوار بە تایبەتی یاری لیگانیست مەبەستیم کەم و کورتی زیدان بە بۆچوونی تۆ چییە؟ زۆر بەڕوونی دیارە زیدان کۆمەڵێک یاریزانی سەرەکی دوور خستۆتەوە بۆچی؟ بۆ خولی ئیسپانیا هەموو دنیازیان خولی ئیسپانیا لە ساڵنەوە بۆ بەشەنێک لای بۆتەوە تۆ بۆچی پشوو بە یاریزەکانتی بۆ نمونە بەرشەلۆنە لە یاری ئیسپانیا یاری پێشوو پشی بە بەشێک لە یارزانەکان نە بە خولی ئیسپانیا لەبەرەکە خولی ئیسپانیا من سۆگەرکاو لە پێشە بەس تۆ بۆچی بۆ پشی پێی خولی ئیسپانیا لە دەستداوە چامپیۆنز لیگ هێشتا مانگێکی ماوە بۆچی پشی پێی تۆ ئەم نازناوم سۆگەر کە دواتر زیدانی چ لە خاڵە لاوازەکانی کە تاسە نازنای بەدەست نێ نابێت جامیشە ئیسپانیا ئێمە سۆگەری کە هەر هیچ نەبێت تۆزێک کێشەکانی کێشە و تووڕێی هەندەرانی ڕێال مەدریت کەم کەرەوە تۆ بە کۆمەڵە یاریزانی لاوە هەموو تیپێک چەندێک لاواز بێ بەحسابی ئەوەی بۆ بکەی کە لە ناو سانتیاگۆ بەقوتە لەبەرکە خاڵی لاوازی ڕێال مەدریت لە مۆرزانە و سانتیاگۆ بۆچوونی تۆ بۆ یعنی ڕێال مەدریت هیچێک لە چێ کە بەهێزەکانی ئەگەر من بێنمەوە بەرچاوی خۆشمان نمونەیەکی بەهێز یارەکەی فۆڵفسبۆرگ بوو کە ڕێال مەدریت پێویستی بە ئەنجامێ بوو کە لە چەند ساڵی ڕابردووە تووشیان بارودۆخە ناتبوو بەڵام لەو یاریە گایە هێنای بەڵام ئەم سامە بۆشکە ئەزای ئەم ساڵ زیدان سی یاری کردو لە ناو سانتیاگۆ برنابیوە کێشەی گەورەی ئەوە بووە کە لە تایمی دۆمان نەیتوانیوە ئەنجامیان لەگلایکە هەموو یاریەکانی کە لە دەستیەوە لە تایمی دۆما بوو ئەمە یەکێ لەو کێشانی کە زیدان تا ئەم دەقێ نەیتوان چارەسەر یەکێ لەو کێشانەی ئەوەیە کە هاندەرانی مەدریت کە باسی سانتیاگۆەکەن هاندەرانی مەدریت یعنی هەمیشە داوای زیاتر لە یارزانەکانەکەن هەمیشە داوای ئەواکەن ئاستی بەرز هەمیشە داوا ئەواکەن یعنی وەکو هاندەرانی مەسەن لیڤەرپۆڵ نیە وەکو هاندەرانی بەرشەلۆنە نییە لە کاتی دۆڕانیشا لەگەڵتە لیڤەرپۆل لە کاتی دۆڕانیشا لەگەڵتە بەڵام ڕیال هاندەرانی ڕیاڵوانی هاندەرانی ڕیال باکیان بۆ هیچ کەسێک نییە بۆ هیچ ڕاهێنەرێک نییە دۆڕای فیکە و بۆ لێن یعنی کریستیانو ڕۆناڵدۆ هاتریشی کرد داوای لە هاندەرانە کرد فیکەی بۆ لێنێن چەپڵەی بۆ لێبن هاندەرانی ڕیال مەدریت ناسراون لە دنیا ئەم زەختە جەماهیرەی کە لەسەر ڕیارزانەکان هەیە ئەمە من بزانم یارزانەکان ژەم شتا ئازانن کە ئەمە زەختێکە لەسەری ئەوە یەکێکە لەو خاڵە لاوازانی کە زیدان تا ئەم دەقێ بۆ چارەسەر نەکرەوە یاریگای خۆی یەکێک لە هەری کێشە گەورەکانی زیدان کە تا ئەم دەقێ نارزانێ ینی تۆ تیپێکە تێ خاڵی بەهێز دەبوو یاریگای خۆت بە کە چێستا بەعکسەوە هەڵگەڕاوەتەوە لەسەر زیدان ئەمە یەکێک بوونجا وتمان کە زیدان و توێتی من هەڵاکەی من بوو هەڵاکەی چی بوو گەورەترین هەڵی ئەوە بوو تۆ پشوو بە کۆمەڵک لە یاریزانەکانتی یاریزان تۆ کاتێک پشوو بە یاریزانەکانتی کە یەک لانی کەم یاریەکەم سۆگەر کردبێ دوو پاڵەوانتی تری هەبێ لە بەردەم تاکە خۆتی بۆ ئەمە دەکەی تۆ دوو پاڵەوانتەکەی شیانە لە دەستداوە یەکێک شامانگێک تریمەوە ئەم پشووە بوو بە یاریزانەکانتی کە لە کاتێکە هەمووشمان نەزانین کە ئێستا بووم باس کردی خاڵی لاوازی ڕێال مەدریت ئەم وەرزە ناو یاریگای خۆیەتی ئەبوو ئەم پێکاتی ئەم شەی بەهێزتر بۆ یەک لەوەی پێکاتی کە یاری پێشوو کردی یەکویچیش لە دەروی یاریگای خۆی بردو کە زیدان ئەڵێ هەڵی خۆم بوو لە هەنێ حاڵەدا بزە بەڕاستەکە هەڵی خۆی بوو لە بەحزی حاڵەت زۆر باشە ڕەوەزیان با من پرسیارێکی تر بکەم بۆی کە ڕاستە زیدان کۆمەڵێک دەستکەوتی بۆ ڕێال مەدریت هێنا بەس من ئەمە حەزەکەم وەکو بۆچوونێک مناقەشە بکەین با بزانین ئێمە لە ماوەی ڕابردوو ئەوەی کە لەبەر چاومانە بێ یعنی زۆر زەق بێ بوونی مۆرینۆ بوو لە ڕێال مەدریت دواتر بوونی کارلۆ ئەنچیلۆتی لایەنەکە پاشان بوونی ڕافائیل بنیتس پاشان دواتر زیدان کەم چوار ڕانەرەت چوار تازەترین ڕانەرن کە ڕانەراتی ڕێال مەدریدیان کردووە یعنی هەمووان دەزانین ئەگەر ئێستا تۆش لە من بپرسی ئیزافەی مۆرینۆ من نەتوانم کۆمەڵە خاڵێک پێ بڵێم کە مۆرینۆ ئیزافە بوو بۆ ڕێال مەدریت کردی
ئەگەر باسی ئەنچیلۆتی بکەین کۆمەڵی ئیزافە ڕاستە بینیتز ماوەیەکی کەمی هەبوو ئیزافەیەکیش بەدی نەکرا بەڵام ئیزافەکانی ئەو کۆمەڵە لەو یاریزانە لەبوون کە ئێستا زیدان ئیسفادی لێکرد بۆ نمونە کاسمیرۆ بۆ نمونە دانیلۆ ئەم یارزانان هەمووی ئێستا زیدان بەرهەمەکەی خوا بۆ ئەمامە بەس بینیت بە تەعکید کامە ئیزافی زیدان لە ڕووی گرێبەستەوە ئەخ من ئەوە ئەڵێ من یەکشتیمە سەر ئەو پرسیاری ئایا دەمەوە پرسم ئیزافی زیدان بۆ ڕیال مەدرید چی بووە کە ئەم دەستکەوتانەی هێناوە زائیدەن چیمەوێ هەم ئیزافەی یاریکردنمێ هەم ئیزافەی تیپ ئایا ئەم تیپە چی لە گۆڕاوە بە زیدان کاک محەموود ناتوانین بڵین سەردەمی زیدان سەردەمی ڕیال مەدرید لەگەڵ زیدانە یعنی خراپ بووە تۆ بەڕاستی وەرزی ڕابردوو ڕیال مەدرید 5 نازناوی بەدەستێناوە قەت ناتوانانی بڵێ دەستی زیدانیانە بوو یعنی لە ڕووی تەکنیکی ئەو یاری کە بەرامبەر بەرشەلۆنە کردیان لە جامی سوپەری ئەوروپا لە جامی سوپەری ئیسپانیا لە هاتن و چوونە بەرشەلۆنە بەس لە ناو یاریگا سەیری ڕیال مەدرید دەکرد ئەمە شتێکی زۆر وازە بوو یعنی پێشکەوتنی بەرچاوی بەخۆ بینی بوو بەڵام زیدان کۆمەڵی هەڵەی هەیە ئەم هەڵانەی چارەسەر نەکرد دواتر پیرێزی سەرۆکی ڕیال مەدرید هیچ کێشەیەکی لەگەڵ زیدانە نییە بۆ نازناو ینی ئەو نازناوانی زیدان بەدەستێنەوە لە مای ئەم 2 ساڵە هیچی کەمتر نەبوو لەگەڵ ڕاهێنەرەکانی ترە کێشەی کوالێتی هەیە ڕیال مەدرید کوالێتی نییە یعنی ئەو ڕیال مەدریدەی کە چامپیۆنز لیگی برد بەقەرە و مۆرینۆ بەقوت نەبوو ڕیاڵی مۆرینۆ بەقوت نەبوو کە دەرکرا یعنی پلیگرینی بیر بەنەوە 6 خاڵ نەیتوانی خولی ئیسپانیا بەدەست بێنێ بەنەوە 6 ڕیال پار بەنەوە 3 خاڵ خولی ئیسپانیا بەدەستێنە هەردوو کلاسیکۆکەشی دۆڕە یعنی نازنایی هەیە تۆ ناتوانانی ڕایەنەرێک نازناوی هەبێت بڵێ هیچی نەکردو ئەم نازنایی بەدەستێنەوە ئیتر بە چانسە بە غەڵی ناوژیوانە بە هەرچیە بێت تۆ ناتوانین قسەی لەگەڵا ئەم ڕاهێنەرە نازنایی بەدەستێنەوە من ئەڵم پلیگرینی 96 خاڵ نەیتوانی لیگا بەدەست بێن زیدان بە 93 خاڵ و 2 کلاسیکۆشی دۆڕان و نازنایی بەدەستێنەوە کلاسیکۆیەکیان یەکسانبوون کلاسیکۆ کلاسیکۆی دۆڕە باشە یعنی پیرێز بڵێ چی بڵێ وڵات تۆ 93 بەدەستێنە تۆ کە نازنایی بەدەستێنە ئەبێ بوەستی ئەمە قسەی تیانە بەڵام کوالێتی ئەم ڕیال مەدریدێکە بەدەست زیدانەوە هاوسەنگیتیان نییە ماوەیەک بەهێزە ماوەیەک لاوازە ناجێژیری تیا لە ڕووی پێک باشە با بگەینە سەر واقع بۆ وایە لەبەری کە هەڵنێ هەڵی تاکتیکی هەیە کە زیدانێکە هەموو ڕاهێنەرێک ئەیکا تواتێ کاک محەموو مەسەن لە دنیا گواردیۆلا ئاڵێن باشترین ڕاهێنەرە وەرزی هەبووە پار لەگەڵ مانچەستر سیتی هیچ نازانێکی بەدەست نییە کاپیلۆ باشترین مێژوویترین ڕاهێنەری جیهانی وەرزە بۆ هیچ نازانێکی بەدەستێنەوە کۆنتی و یۆرگن کلۆپ و مۆرینۆمانە یعنی تۆ ناتوانانی لەگەڵ زیدانە بڵێ بە هەموو وەرزێ نازناوە بۆ بەدەستێنی تۆ پار 5 نازانی بۆ بەدەستێنایی پێرا چامپیۆنز لیگی بۆ بەدەستێنێ تۆ ئەتوی ئەم ساڵیش هیچ ڕاهێنەرێک نییە تو هەموو ساڵێک چاوەڕی سێ نازناویان 2 نازانی لێ بکەیت ئەبێ چاوەڕێ کەوتنی لێکەی بەس ئەبێ بزانی کەوتنەکە بۆ چییە ئێستا کێشەی زیدان ئەوێ کەوتنەکەی بۆ چییە کەوتنەکەی ئەوەیە متمانی بە کۆمەڵە یاریزان ناوە کە کاتیان نەماوە تۆ ئەبێ ڕیال لانی کەم دوو جێگە باشە ڕەوەزیانی وازەحتر کۆمەڵی ئاماژە پێکرد منەمێ لەو بینە ڕاتەگرم بۆی کە ئایا ئەم قسانەی توی کێم ناوانەی هێنی بە بۆچوونی تۆ شمولی ڕۆناڵدۆەکە ئەزانی یەکشت ڕۆناڵدۆ کەسێکە ئێمە پێی ناوێری مەسەن هەموومە بە بنزیما وێری هەرچی قسەیەکە بیخەرسە بنزیمە بەس ڕۆناڵدۆ پێی ناوێری نازانی بۆ ڕۆناڵدۆ گۆڵکاری مێژووی ڕیال مەدریدە گۆڵکاری مێژووی چامپیۆنز لیگە گۆڵکاری مێژووی چوزام هەرچی پاڵەوانەتی هەیە چەند هەر ریکۆردی هەیە 5 تۆپیاڵتونی هەیە تۆ ناتوانین بە ڕۆناڵدۆ بڵێیت یعنی لە حاڵەتێکە لە بچووکترین لە حەزا فریار ڕیال مەدرید دەکرێتەوە پار بینیمان تا قۆناغی هەش 2 گۆڵیە بوو لە قۆناغی ئینتلاقەیەکی کرد ئێستاش ئێمە ناتوانین ڕخنە لە ڕۆناڵدۆ بگرین چکن لەوانەیە لە قۆناغی هەشتا لە قۆناغی 16 بە 4 گۆڵ لەم دی 2 گۆڵم دی 2 گۆڵە پاریس بکات تۆڵێکی ینی ڕۆناڵدۆ ناتوانانی پێی ناوێری ئەبێ ئیلا وەرزەکە کە کۆتایی هات کە ڕۆناڵدۆ بینی بڵێ نەما بەس ئێمە هەموو پارەماوە ڕۆناڵدۆ نەما یاری بەرناکەی بەڵام چی کرد 12 گۆڵیە بوو میسی ڕۆناڵدۆ 2 گۆڵیە بوو دەرچوو پێش میسیکەوە یعنی بەس بە بنزیما وێرین بە گاریزبێلە وێرین بە هەموو یارزانانی تر بەس بە ڕۆناڵدۆ ناوێرین بەڕاستی لەبەرێکە ئەبێ ڕۆناڵدۆ ئێستا من ناتوانم ڕخنەی لێ بگرم لەبەرێکە لەوانێت وەکو پێم وتی لە دویاری پاریس حاسم بێ تۆ داڵێکی ڕۆناڵدۆ هەلیگە لەگەڵ ئەوەی ئێستا یەکێکە لە یارزانەکانی ڕیال مەدرید کە نقطەی خەلەسەر ئەوە وازە حوشتێک هەموو مانەزانین وە خۆش ێزانێت و بارودۆخی دەرونیشی زۆر وازە بەس زیدان ئەم بارودۆخی زۆر دەبە یعنی هەنیشتی هەیە زۆر باشکرا ئەتوان چارەسەریکە چارەسەرکردنەکەش بەڕای من تازە مۆرزە کۆتایی هات چونکە
چاکسازیکردین لە نیوەی وەرزە ینی ئەنجامەکەینەکەی هەنگاوەکانی کەمە بۆ نمونە تۆ بتێ ئەم چاکسازی بکەی بۆ تا 6 مانگی داهاتوو ئەمە کەمە ئەبێت چاکسازی لە سەرەتای وەرز بۆکۆی بەشەلۆ نەکردی لە سەرەتای وەرز بیکەیت و ئامادەکاری تیپ لا بێت تیپێکی تر بێنیت ڕیال ئێستا پێویستی بەوەیە لانی کەم هێرش بەر ناوەڕاست بەرگریکار گۆڵچی لانی کەم چوار هەر چوار ئەساسەکەی پێویستی بارزانی نوێ هەیە ئەمە یەکێک بلو کێشانی کە ڕیال مەدرید چارەسەری نەکرد تۆ کۆمەڵ یارزانی باشی فرۆشتۆ کۆمەڵ یارزانی لاوت هێنا یام یارزان لاوانە نەکاتیانەی تێ کاتیشانەی تێ وەک پێویستنی چکە بژاردەکانی زیدان باش نەبوون وەکو بژاردەکانی بینیتز نەبوون کە زۆر کەزەڵە هیچ نەبوون نەخێر بینیتز کاسمیرۆی بۆ ڕیال مەدرید کردی هەتا 5 ساڵی تریش لە پێکاتی سەرەکیە نایە ئەو کاسمیرۆیە نایە کاسمیرۆ پێشتر لەگەڵیانە بوو بەس بینیتز ئەو قەراریکە بێبیە نادو کاتی زیاتری پێ یعنی ئەم کێشانی ڕیال مەدرید چارەسەری هەیە قەت لەگەڵ ئەوەشان نیم کە زیدان لە پۆستی ڕاهێنەراتی دوور بکرێتەوە قەت ئەگەر باس ئەتەوێت ینی باسی ئەوش بۆکەم بۆچی کە هەڵەت چکەن دوورخستنەوەی زیدان یعنی لە ئێستا تۆ من ئەگەر سەرۆکی ڕیال مەدرید بم ئێستا زیدان دوور خەمەوە چێ بکەم بەڕاهێنەر بۆ نمونە ئێستا من زیدان دووخست دوێنێ لە جامی شای ئیسپانیا دەرکرا ئێستا زیدانم دەرکردووە چیەکی بەڕاهێنەر چێ لەبەر دەستە ئێستا چێ دەست لە ڕایانەکەی هەڵەگرێت دەبێ بەڕاهێنەری ڕیال مەدرید یواکی ملۆف نایەت کۆنتی کلۆپ چێ یەت ئێستا حالێن لەبەر دەستە زۆر باش بێ بۆ ڕیال مەدرید کەس لەبەر دەستانی هەر ڕاهێنەرێکیش ئێستا بیهێنی بەقەدەر زیدانم یارزانانە ناناسێت بەقەدەر زیدانی ناتوانم چاکسازی بکە یعنی ئەمە یەکێکە لە هەر بڵێ ئەنچیلۆتی ژێرمۆ ئەویش بە هەمان شێوە ناگەڕێت ئەویش ناگەڕێتەوە بەدڵنیایە ئەو ینی بەو شێوەی کە چووە دەرەوە لە ڕیال مەدرید قەت بەو شێوە ناگەڕێتەوە دواتر هێنانی ڕاهێنەر یعنی لەما تۆ کاتێکی زۆر قورسی لەبەردەمە بۆ یاریکی زۆر چارە نووساز و یەک پاڵاوانتی کە لەبەردەم تا ماوە چامپیۆنز لیگ ڕاهێنەرێکی هێنی تازە قەت وەزەکەی بۆ ڕێک ناکرێت تا یاریکی پاریس سەن ژێرمان ئیلا من ئەزام یعنی وەزعی پیرێز چاوەڕێی شکستی مۆرزێ دووریژ نییە زیدان دووخرێتەوە لە کۆتایی وەرز و یاڵا شۆڕشێکی نوێ بەرپا زۆر باشە باسمان لەوە کرد ڕیال مەدرید لە خولی ئیسپانیا بەڕێژەی 190 ئەمە یەکلا بێتەوە کە ڕیال مەدرید بێیوایە لە جامی شای ئیسپانیا هەمووان دەزانین لە قۆناغی چارێکی کۆتایی ماڵاوی کرد ئەوەی کە بەدەست ڕیال مەدریدەوە ما و ئەوکۆی خۆشە باست کرد چامپیۆنز لیگ پاڵاوانتی ڕیال مەدریدە ینی تاکە شانازیە دەتوانین بڵین ئەگەر خولی ئیسپانیش لە دەستبات و جامی شای ئیسپانیا لە دەست بە بەڵام ئەگەر بتوانێت ئەم ساڵیش نازناوی چامپیۆنز لیگ بەرێتەوانێ بێگومان ئەوە گەورەترین تاحەدایە بۆ هەموو یانەکانی جیهان لەبەرەوەی ئەو کاتە ڕیال مەدرید ڕیکۆردێکەکە کە هیچ ڕیکۆردێکی وان ناتبێتەوە بەڵام باز لەوە بکەین ڕیال مەدرید چ ڕێگە چارەیەکی لەبەردەمایە بۆی ئەم وەرزەی خۆی ڕزگارکە ئەگەر بڵین بۆ نمونە ئەگەر نەڵێن چامپیۆنزیگەی شەپا ئەلەقەل بگاتە چوارگۆشەی زێڕین و یاری کۆتایی چ دەرفەتێک لەبەردەم ڕیال مەدریددا بە تایبەتی کە لێستاە هێشتا بازاری گواستنی زستانی یاریزانان کۆتایی ناتوە ڕیال مەدریدیش کۆمەڵە بژاردەی لەبەردەمای کاتوانێت لە ئەبتاڵە ئیسفادەیان لێ بکە وەکو بژاردی وەکو چی ئیکاردی بۆ ڕیال مەدرید بۆ ڕیال مەدرید کە بۆ هێرشبەری داوایکە وەکو بژاردەی تر ئێستا کۆمەڵێک یعنی یاریزانی تر پێشتر سانچێز هەبوو مەبەستەکە تێگەشتم هەزانی زۆر کەزەڵێ مەسەلەن بۆ زیدا بۆ ڕیال مەدرید بنزیمە نافرۆش باید دوو دقە بۆ باسکەم مۆزوعی بنزیمە بۆ نافرۆش بۆ ئیتر ئەم پرسیارە نەکرێت کە بە عینن شێوە حەزەکەم لەگەڵ ڤارانی شالێکی بیتەوە لە بەروی لە سەرەتای وەرزانێ ئەو مناقەشەی دروست بوو بوونی پیپی زۆر زەڕورترە لە بوونی فاران لەو تیپێ پیپی یارزانێکی پیرە و مۆزوعی پیپی یاریکردن نەبوو پیپی ئەویست گرێبەسەکەی بۆ 2 ساڵ نوێکرێتەوە ڕیال مەدریدی ژەوی گرێبەسەکە بۆ 1 ساڵ نوێکەم ئەگەر وەز ئاستی وەک خۆمە بۆ تەکەم بۆ ساڵێکی تریش لەسەر ئەمە ڕێنەکەوتون پیپی لەسەر ڕۆژ ئیژینا یاریکردن مۆزوعی پیپی کە ڕۆشتوە لەسەر یاریکردن و ئاس نەبوو لێ بڕای زیدان یاری پێکرێگەر پیپی بەدڵنیاییەوە چونکە ئەو خیبرەی کە پیپی هەیەی قەت ڤاران نیەتی و ئەو کێشەی پێکانی ڤاران کە هەیەی قەت پیپی نیەتی زۆر باشتریش هەلو یەکێک لەو خاڵە بێزەکانی یۆرۆ کە پرتوگال بردی پیپی بوو مۆزوعی بنزیمە 9 ساڵە لە ڕیال مەدریدە ساڵی یەکەم لەبێ کە هەمووی سەرەکی نەبوو ساڵی دوم وردەوردە لە 7 ساڵی ڕێکە سەرەکیە لەگەڵ ڕیال مەدرید بنزیمە یاریزانێکە لەگەڵ هیچ ڕاهێنەرێکا کێشەی نەبوو هیچ ڕاهێنەرێک لەوەتی هاتوونەتە ناو ڕیال مەدریدەوە کە بە مۆرینۆشەوە کە یاری بە هیگوای نەکرد بە سەرەکی و یاری بە بنزیمە ناگرت بنزیمە کێشەی نەبوو ئەمە یەکێکە لەو کوالێتیانی یاریزانانی کە مدەڕی پێی خۆشە من پێم خۆشەوەی کە لە بەژێر دەستمە کێشەی نەبێت لەگەڵمە ئەمە یەکێکە لە خاڵە بەهێزەکانی بنزیمە
یەکێکی تر بنزیمە هیچ کێشەیشی نییە نە لەگە سەحافە نە لەگەڵ سەرۆکی نادی نە لەگەڵ یاریزانی هاوڕێی جگە لە تەنگ پێڵچنینی فەڕەنسا هیچ کێشەیشی نییە ئەوە مۆزوعێکی تر بوو ساغی نەبووەوە بەسەری ئەوەی ڤالبیۆنە هەتا ئەم دقی ساغ نەبووەوە بەسەری دوورخراوەتەوە مۆزوعی گوێچەڵی سەکزەکەت هێشتا تا ئەم دقی خۆشی وتوێتی کە من ئەو مۆزوعم بەسەرمان ساغ نەبووە بۆچی دوورخراومەتەوە یعنی بنزیمە لە ماوەی 9 ساڵە تۆ یاریزانێبی چی یاریزانی کە ڕیال مەدرید لەم 9 ساڵای کێشەی نەبوو لەگەڵ ڕیال مەدرید بە ڕامۆسی کاپتنیشەوە لەسەر نوێکردنەوەی گرێبەسەکەی کێشەی دروست کرد بنزیمە 9 ساڵە لەگەڵ ڕیال مەدریددا هیچ کێشەیەکی نییە لەگەڵ هیچ یاریزانێکی کێشەی نەبوو لەگەڵ هیچ مدربێکی کێشەی نەبوو کاکە چۆن دوورەخرێتەوە دواتر تۆ گرنتی چی ئەیکە بۆ نمونە هاریکین لە چامپیۆنز لیگ یاری ناکاو ڕیال مەدرید دەیە بیکڕێ گرنتی یەکەم بەرێکە هاریکین لەگەڵ ڕۆناڵدۆ بگونجێ بنزیمە هیچ وازێک خۆی هەوڵی ناوە بۆ لێدانی سزا هیچ وەرزێک هەوڵی ناوە بۆ گۆڵکاری خولی ئیسپانیا هیچ وەرزە هەوڵی ناوە بۆ گۆڵکاری چامپیۆنز لیگ هیچ وەرزە هەوڵی ناوە بۆ باشترین یاریزانی ڕیال مەدرید باشترین یاریزانی چامپیۆنز لیگ تۆپی ئاڵتون هەر جۆشی نادی لە ژیانە باسی دقەیەک من لە دوانێکی بنزیمە نەبینە باسی تۆپی ئاڵتون هیچ کێشەیەکی نەگە لە ڕۆناڵدۆ ئەی باشە تو هاریشی نێنی گرنتی مەی دەگە لەگە ڕۆناڵدۆ گونجێ هیچ گرنتیە نای هاریکین ڕکابی پێڵاوی ئاڵتونیە تۆ ئەتێ پەنارتی لێدانێکی زیاد دروست بێ هاریکین و ڕۆناڵدۆ وەزعەکەی کاڤانی و نیمار ئەوە ماوزوعە هەرچی یەنی فەڕەنسا گاڵتیان پێکەن یعنی وەزعی بنزیمە یاریزانێکە بە کونجاوە لەگەڵ ڕۆناڵدۆیە یەکێک لە هەرە چاکە بێزەکانی کە بنزیمەیەڵێتەوە ئەم مۆزعەتی جگەلەوەی کە پشتێکی زۆر باشەیە کە کریستیانۆ ڕۆناڵدۆیە لەگەڵ شێواز یاریکردنیان مرتاحە هیچ کێشەیەشی نییە یعنی بنزیمە من نەیبینیم هێرش بەرە ئەچە پانتایی بۆ ڕۆناڵدۆ دروستەکە بەعکسەوە بۆ ڕۆناڵدۆ پانتای بۆ بنزیمە دروست کرا بۆ گاریزبێڵ یارمەتی بنزیمە وا گۆڵکە ئەم ئەچێشتیان بۆ دروستەکە پرۆسی گۆڵەکانی ڕۆناڵدۆ کە نیوەی ڕۆڵی بنزیمەی تێ دوو بەرگریکارەباتر ناو ڕۆناڵدۆ بە بۆشی هێڵێتەوە بجگەلەوەی کە هیچ ڕێغەبەرێکی ڕۆناڵدۆ ناکە ئێستا نیمە لە ڕووی دەرونیەوە باش نیە لەبەرکە کاڤانی هەیە لێدانی سزا دروستە بێ ئەو ئاگای لێتی ڕاستەخۆ دروستە بێ ئەو تەرکیزی لێسەرێت باس ئەم شتە لە بنزیمە نییە بۆیە بنزیمە لە ڕیال مەدرید یعنی لە ئیدارە و لە باسی هاندران ناکەم لە ئیدارە و لە نێو یاریزانەکانە کەسێکی مرتاحە ئەمە مۆزوعی ئەوەی کە بۆچی بنزیمە ناڕۆن باسی گرێ بەسمەکە ئەی ئیزافەیەک بۆ بنزیمە هەبێ ینی ڕیال مەدرید بتوانێت مۆرزەی خۆی ڕزگارکە چ ڕێگە چارێک تەنها ڕێگە چارە بۆ ڕیال مەدرید ڕکابەرکردن لە چامپیۆنز لیگ ئەمە چۆنە بەم پێگاتێشەوە بڕوە سەر عینن منی ویسمەوە بەعنی بە بڕوای یاریزانەکان خۆشیان گەشتنێتەوە قەنات ینی بە مروری زەمن بە تێپەڕبوونی کات بە یاریکەن ڤالانسیا بەم یاری ڤالانسیا بە شکستی ڤالانسیا ینی وەزەکە زیاتر تەقێتەوە بەڵام بە مروری زەمن یاریزانەکان بۆیان دەرەکەی بەم پێکاتەوە و ئێستاش خۆیان نەزانن یعنی کارڤاغاڵ دوێنێ وتی ئێمە شایستەی ئەم قۆناغە نەبووین شایستی ئەم قۆناغە نەبووین کە لە جامیشار ئەمە ئەعترافە بیکەی ڕامۆز وتی ئەبێت تەرکیزکەین بۆ یارگەی پاریس سەن ژەرمان ئەمە ئەعترافی ئەم یاریزانەیە کە ئێمە بۆ یارگەی پاریس سەن ژەرمان ئامادە نین ڕیال مەدرید ئەبێ پێش یارەکەی ڕیال مەدرید ڕیزەکانی خۆی ڕێخاتەوە کێشەکانی خۆی چارەسەرکە کێشەکانی خۆشی چارەسەرکە من دڵنیام بە پیرێ چارەسەرەکرێ و نایکات لەبەرکە پیرێز ئێوێ شکستیانەکەی ببینێ پیرێزێکێکە لەو ڕاهێنەرانی سێریکە پیرێزێکێکە لەو ڕاهێنەرانی یاسای خۆی هەیە هەر وەرزێک هەر ڕاهێنەرێک ئێتر حەزەکەی خۆی ڕاهێنەر بێ هەر وەرزێک هەر ڕاهێنەرێک نازناو بەدەستێنێ دەریەکە یعنی ئەنچیلۆتی خۆشەویستترین ڕاهێنەری ڕیال مەدرید بۆ لە لای پیرێز دیلبۆسکی خۆشەویستترین ڕاهێنەری ڕیال مەدرید بۆ لە لای پیرێز وەرزێک چامپیۆنز لیگی بەدەست نەک چامپیۆنز لیگ هیچ وەرز نازناکی بەدەست نێنەوە دەری کردو ئەمە یاسایە کە هاتووە بۆ بەسەرۆک ئەڵێ هەر ڕاهێنەرەکەم دانابێت وەرزێک نازناکەم بۆ بەدەست بێن حەزگە جامی شام بۆ بەدەست بێن بەس ئەبێ نازنایی نەبێ پیرێزیش ئێستا ئەم گۆڕان سێریکە ئێستا گە بۆ نمونە پیرێز دوو یاریزانەکە بۆ نمونە ئیکاردیەکڕێ هێرش بەرێگەکڕێ وازدەوە بێنە کە ئاگونجێ لەگەڵ ڕۆناڵدۆمە وازدەوە بێن بۆ نمونە پیرێز ئەم برینسا ڕێژکردنە کاتیە یعنی پیرێز نایەوێت پیرێز ئەگە بە یاریزانێکیش بکڕێت وەساقی بۆ چارەسەر نابێ دڵنیا بە ئیکاردی بکڕێ یان ئێستا هاریکین بێنە ناو ڕیال مەدرید و وەرزی داهاتوو دەست پێکەین دڵنیا بە دەرەقەتی بەرسەلۆنە نایە تۆ سی بەرسەلۆنەکە چۆن خۆی ڕێکردێتەوە جارێ حوتی دیار نییە هەمووی گریزمان کەسیش نازان حوتی چێ سی ماسکەرانە ینی کڕیوە کۆتینۆی کڕیوە پاولینۆی کڕیوە دیمبلی کڕیوە تۆ سێم تیبەیەکە چۆن دروستی کردوونەوە ڕاهێنەری تازای کڕیوە بەرگریکاری تازای کردەوە یاریمینای کڕوە تۆ چوار بەرگریکاری هەیە یەک لە یەک باشترن فێرمانە خراپە یەک ناقسەی لەسەر لە کلاسیکۆ هەموو ڕیاڵی ڕاوەستان یعنی پیرێز بەکڕینی
هاریکینیش ئەم برینەی تۆزێک چارەسەرەکە کاتی بۆیە خۆی پیرێز ئەم دقی ئێوە ڕیال تووشی شکست بێ بۆ ئەوەی گۆڕانکاری ڕیشەیە ڕووبە چونکە ئێستا حالیان پیرێز و ڕیالمەتی هیچ کێشەیەکیان نیە وەرزی ڕابردوو پێنج نازانوەیە و پیرێزیش هیچ ڕخنەیەکی لەسەر نیە هیچ هەندێکی ڕیالمەدیت و هیچ ڕۆژنامێکی ڕیالمەدی تا ئەم دقەیە کە ڕۆژنامەکەم نەخوێنمەوە ڕخنا لە پیرێز نییە لەبەرێکە ئەو تیپێکی هەیە پار پێنج نازای بەدەزێنە هەموو شتێکی داوا کرۆ زیدان بۆی جێبەجێ کرۆ وە زیدان خۆی لە من ڕاهەن یارزانم نایە چەند جار لێ دوان کۆنفرانس ڕۆژنامەنووسی زیدانم جۆ لێ بوو و توێتی من پێویستم بارزای نیە و متمانم بارزانەکان هەیە ئێ متمانەوە پێ هێمیش چاوەڕێتەکەم یعنی بۆیە پیرێز یارزان ناکرێت ئێستا ئەگەر ئەم وەرزە ڕیالمەدی هیچ نازانە بەدەست بێنێت ئەو کاتە سەروەریەکە گەڕێتەوە بۆ ڕۆناڵ بۆ پیرێز خۆی جایشتی تریژ هەیە بێمە بزانین مەسەلەن ئەم ساڵ بۆ نمونە هاریکیمان هێناوە بۆ ڕیالمەدرید باشە ڕیالمەدی نازانی جامیشا لە دەرنەکراوە لە جامیشا ڕیالمەدی نازانی جامیشا بەدەستێن سێریکەم برینە یعنی کاتی بوو یارز هێرشبەرێکم کڕی و نازنایشی بچووکمان پێ بەدەستێنە بەڵام ئەمەی نایە پیرێز خۆی خۆی لەبەرێکی سەرۆکایەتی هەموو نای ببێتەوە سەرۆکی ڕیالمەدرید ئەو ئێوە ساڵی داهاتوو شکستەکە بخات سەر ڕیالمەدرید سەر زیدان نەک سەر خۆی ئەم شکستە ئێستا حالیەن لەسەر هیچیان نییە بەس کەم ساڵ نازنای بەدەست نێنا یەکسەرەکەوێتە سەر زیدان لە بەڵگانە شکەوەی ئێمە دەزانین ڕۆژنامەکان ڕۆڵێکی کاریگەریان هەیە لەسەر ڕیالمەدی بە تایبەتی مارکاواس ینی کە هیچی ڕاستە هیچ شتێک نبینی لەسەر پێرێسکە بڵێ هیچ شتێک ینی یاریزان ناکڕێ یاریزان ینی هەمووی زیدان خۆی لە هەموو تەمەرەکە ئەم حاڵەت دووباراگەێتەوە لەوێمە پرسیارێکی باوە ڕۆژنامەنووسان لێکەن کە بۆ یاریزان ناکرێ وڵێ متمانەم پێیانێ بە پیرێزیش لە کۆتایی وەرزەی خاتە سەرشانی زیدان تەشید بە دەریەکەوەی خاتە سەرشانی خۆی حەقیانەتیش تەواوە لە 150 بەدڵنیەوە بەڵام لە 150 نەخێر ئەگەر ئێستا و ڕیالمەدی دەبن بەدەست مەسەرەن هەر ڕاهێنەرێکی ترم بۆ نمونە یواکیم لۆفەکەم بە ڕاهێنەی ڕیالمەدی یعنی لە 100 ئەو تیپە نیوەی یارزانەکانی پێویستی بە گۆڕانکاری هەیە لەبەرێکە نیوەی ئەزانی یاریزانە باشەکانی بۆ نمونە بناغە بەقوتەکەی ڕیالمەدرید سەر و 30 ساڵە تۆسی یارزانە باشەکانی کە ڕامۆس مۆدریچ ڕۆناڵدۆ یاریزانە هەرە باشەکانی بناغی ڕیالمەدی سەر و 30 ساڵە تۆ پێویستی بۆی بە خوێنی تازە نوێکیتەوە تۆ پێویستی بەلانی کەمەوە تۆ جێگرێوەیەکتەوە بۆ مۆدریچ بەلانی کەمەوە جێگرێوەکتەوە بۆ زیدان بۆ بنزیمە لانی کەم جێگرێوەکتەوە بۆ ڕامۆس لانی کەم گۆڵچێکی باشتێ تاکید بە تۆ ئەم تیپەی ئێستا چوار یاریزانی نەقسە ئەجا ئەو کێشانی کە زیدانیش کە منەڵم لە 150 زیدان لە 150 پێکاتەکەشی کێشیتە نەبوونی یەدەگیش توانین ئێمە ئەوش دامنین کە ڕیالمەدی دەگەر ئەم ساڵش دەست بە تاڵ دەرچێ پلانێ بە بۆ پێرسکە بۆی ساڵی داهاتوو من ئەمە بڕۆی من ئەم حەزیشەکەم ساڵی داهاتوو بەرنامە بکەین و لەسەر ڕیالمەدرید لە 100 ئەم قسەیە لە من وەرگرت ساڵی داهاتوو ئەگەر ڕیالمەدرید هیچ نازانێک بەدەست نێنێت زیدان دوور خراوەتەوە نزیکەی 9 ملیاریش سەرف کراوە لە کڕینی یارزانیە چونکە ئەو تیپە بەس بەو شێوە چارەسەر زۆرانە ڕەوەس خاڵەگەمەوە زۆر بە گرنگجی و باسی لێ بکەم ڕۆڵی ئیسپانی بوون لە ڕیالمەدریدا مۆرینۆ یەکێک بلەو ڕانەرانەی کە و ڕێچکەی شکانیانی بۆ نمونە یاریزانە ئیسپانەکان تایبەتمەندیان هەبوو لە ڕیالمەدریدا بەڵام مۆرینۆ هاو ئەمەی شکان ئیلا ینی سەرەکی نەبی با هاندەران داواوکە با مارکا داواوکە با ئاز داواوکە ئیلا شایستەی پێگاتی سەرەکی نەبی یاری ناکەی لە نمونەی کاسیاس لە نمونەی ڕاول کەمە خۆی لە خۆیە هەمویانین بوو ینی گوتی سات سەرەتاش هات بۆ گوتیش ئاینن شێوە یەکێک بولوانی کە دیفاعی لێکرا لە ڕەوەندە ئێستا منەمەوێ باسێک لەوە بکەم سوپەری ئیسپانی بێنینەوە بە نمونە ئەوەی باسکرا ئەسینسۆ بە میسی نوێ بە ڕۆناڵدۆی نوێ ینی بەس ئەوە بوو ئەو مراوەغانەی نیماری ناکرد تا بە نیماری نوێژ بناسێنرێ هەموم حاڵەتانەی ئیرایە پاڵ زیدان وتبووی لە دوای میسی قاچی چەپ باشترین کەسم بینی بێ بەکاریە نابێت تۆی ئەسینسۆ ئەمە با هەر لای خۆ بمێنێتەوەنێ خۆی دوای قسەی لەسەر کردوانێ گرێمەوە بە ئیسکۆشەوە ئیسکۆش هەمووان پیانەوت ئینیەستای نوێی منتەخەبی ئیسپانیا بە تایبەتی لە مانگی نودەیە یاریچان کرد لە تەسفیاتەکەی بەرامبەر ئیتالیا ئیسکۆ ئاستێکی زۆر بەرزی بەرامبەر بە ئیتالیا پێشکەشکرەمان وان تێگەیشتنی ئیتالیا زلهێزەکەی 1970 کە دوای ئیتالیا بینیشمان بەرامبەر سویدیش ماڵاوایی کرد کە نەگەیشتە مۆندیال بەڵام ئەوان بەو یاریای تر ئیسکۆ بوو بە هەموو شتێکی ڕیالمەدید بەو دوو گۆڵی لە بوفۆنی کردیانی هەمان ئەم شتوانیان ئێجگار گەورە کردی عەلامی ئیسپانیا
ڕۆڵی ئیسپانی بوون لە ڕیاڵ مەدریددا چییە؟ یعنی ڤاسکێس دەبینی ئیسکۆ ئەساسە، ئەسینسۆ ڕاستە ئەم مودەی کە گاریزبێڵ گەڕاوەتەوانێ ئەسینسۆ بۆ تۆ یاریزانێکی یەدەک، بەڵام ئەگەرمانەوێ نەمانەوێ هەر یاریزانی سەرەکی بوون. ڕامۆس خۆشە باست کرد پیپی لە باشوور، بەڵام ڕامۆس هەر بەرگریکاری سەرەکی ڕیاڵ مەدرید بووە. حەزەکەم یعنی باز لەوە بکەین ڕۆڵی ئیسپانی بوون لە ڕیاڵ مەدریددا چییە و ڕاهێنەر چ ڕۆڵێکیە لەوەی بتوانێت ضرورەتی تیپەکەی لە بەرچاو بگرێ و لە ئیسپانی بوون. هەزاین دوو ڕۆژنامەی مەدریدی هەیە مارکا و ئاس، ئەم دوو ڕۆژنامەیە لە ئەوروپا زۆر بەناوبانگن و لە ئیسپانیا زۆر کاریگەرن. ئەم دوو ڕۆژنامە زۆر فشارێن، یەکێک لە کێشە هەرە گەورەکان ڕیاڵ مەدرید ئەو دوو ڕۆژنامەیە دەستیان هەیە لە ناو ئیداری ڕیاڵ مەدریددا، ینی دەنگیان هەیە، زانیاریان هەیە، ئەو زانیاریانی ئەوان هیانە لە ناو کۆبنەوەکانی ڕیاڵ مەدریددا کەس نیەتی. زەختێکی ئەعلامی زۆر گەوریان هەیە لەسەر ڕیاڵ مەدرید، ئەمە یەکێکە لە کێشەکانی ڕیاڵ مەدرید. اینجا تۆ کە ئەم دوو ڕۆژنامەیە بەردەوام تەرکیزەکەنە سەر ئەوەی کە یاریزانی ئیسپانی بۆ بژاردەکان دروستکەن. تۆ ڕاهێنەرێکیەکەیتە ژێرم فشارەوە یان ناکەوێتە ژێر فشارەوە. بەس من یەک پرسیار لە تۆکەم، ئەو ماوەی مۆرینۆ بەرسەری برد لە ڕیاڵ مەدرید چۆن بوو؟ لە چ وەزعێکی ئیعلامیا بوو؟ دوژمنی هەموو لای بوو. یان ئەوە تا ئەبێ بکەویتە ژێر فشارەکانەوە یان ئەوە تاوەکو مۆرینۆ دەدەگەێت بە ئیتیحادی ئیسپانیشیە بوو نەگەر کاک محەممەد، یان ئەوە تا بێ بچیتە ژێر فشارەکانەوە وەکۆی کە زیدان و زۆر لە ڕاهێنەرەکانی تر بێمە، یان ئەوە تاوەکو مۆرینۆ بەسەرێت لە دەرگای پشتەوە چیتە دەرەوە. ئەمە شتێک نییە. فشاری ئەو دوو ڕۆژنامێ ئەوە نەبەهێزە کاری کرۆتە سەر ڕاهێنەرایەتی، کاری کرۆ سەر پێکاتی ڕیاڵ مەدرید هەبوو کەس نەیزانێت مارکە بڵاوی کرۆتەوە، ڕۆژە پێش یاری مارکە بڵاوی کرۆتەوە. یعنی ئەم دوو ڕۆژنامە زۆر تاسیران هەیە لەسەر ڕیاڵ مەدرید و زۆر نزیکن لە ئیداری ڕیاڵ مەدریدەوە و بەردەوامیش هەوڵی ئەوان یاریزانی باش بۆ پێکاتی هەڵبژاردنی ئیسپانیا دروستکە. اینجا تۆ ڕاهێنەری یانەوە تا بە قسەیەکە یانەوە تا بە قسەی ناکەی. باواز لەو مۆزوع بێنەوە باسمانگە کە مۆرینۆ نەکەوتە ژێر فشاریانەوە، بەڵام چی بەسەر هات و بە ئەخیرەکەی بە شەڕ چووە دەرەوە و چەند جار تووشی عقوبەوە بوو. بەڵام یاریکردنی ئیسکۆ ئاسینسۆ لە غیابی گارزبێل، لە غیابی بنزیمە، لە غیابی مۆدریچ کە ئامادەکاری بوو، زیدان ئیسفادەی لە ئیسکۆ ئاسینسۆ کرد. بەڵام ڕۆژنامەکانەوە نە غروریان نانێ، غرور زۆر خەڵاتە. بۆ نمونە یارزانەکە بوو مێمفیس دیمپای بیر مەلای تۆفن زۆر بە ئارزانکی باش چۆ مانسەرێنێتەوە وتیانە ئەمە ڕۆناڵدۆی نوێی کڕیوە نەماشمانە حوتیشیان ڤاگالکێنای 100% بەتەمایەوە بوو بالضبط. بەس نەمات بۆ لەبەر ئەوەی کە ڕۆژنامەکان وەکو بۆم تەقانیانەوە کە وەکو بۆم تەقانیان و نانێشت، یعنی غروریان توش کردو و یارزانەت لە پڕ ڕیکلام و سپۆنسەر و شت توش بوو تر تاو ئەگەی لاری نەما کە ئەگەی لاری نەما لە ڕایانان دوورکەوت کە لە تاو لە پێکاتی سەرکەوت تەسە چۆتە خولی فەڕەنسی. ئەمە ئیسکۆ ئاسینسۆ جواب بوو، یعنی یەکێ لە غەڵەتەکانی زیدان گەورەکردنی ئاسینسۆ بوو بەرامبەر میسی. کاکە میسی ئێستا ڕۆناڵدۆی پێ بەراورد دەکرێت کە تۆ 5 تۆپی ئەڵتونی هێناوە نەک ئاسینسۆیەک کە هێشتا هیچی نەکردو. تۆ چۆن ناتوانێم قسێ بکەی بڵێ بوو تۆڵی لاوانی ئەوروپاشی نەبرد هیچ شتێکی نەکردو. ئێمە ئێستا ئەگەر بڵێ میسی بەراوردکەین بەیاریزان مەسەن باسی ڕۆناڵدۆکەین ئەوش تۆ 5 تۆپی ئەڵتونی هەیە گۆڵکار و ئەم شتانە توانی تۆ قسێکی لەسەرکەی. پس تۆ بەیاریزانێک ئەڵێی من قاچی چەپم نەبینیوە لە دوای میسی بەکارهێنرا بێ بە باشی تۆ نەبی. ئەم قسەیە چۆن شتی واکرا؟ ئەوە تەقاندنی و یارزانم. دواتر هیچێک لەو کێشانەی تری ڕیاڵ مەدرید کە بە درێژایی 20 ساڵی ڕابردوو ئێمە تەرکیزمان هەبووە لەسەری ناجێگیری بۆ لە ژووری خۆگۆڕی یارزانە. ئەوە هیچە بۆ لە کێشەکان لە سەردەمی مۆرینۆ، لە سەردەمی پیلیگرینۆ، لە سەردەمی بینیتیزۆ کۆمەڵی یارزان کوتلە بوون، کۆمەڵی یارزان لەملاو. ئێستا حاڵی ڕیاڵ مەدرید لە یعنی ئەم گەورەکردنی ئیسکۆ ئاسینسۆ کۆمەڵە یارزانی وا لێ کردو بەرامبەری هێنن مەسە هەڵدەیان بزەبت بەرامبەری وەساڵ. تۆ سێری ئیسکۆکە یعنی گارزبێل و ڕۆناڵدۆ زۆر دە بەوازەحی دیارەکە نە ئیسکۆ یارمەتیانەیە نەمان یارمەتی ئیسکۆ ئاسینسۆیە ئەمانجانێ بوونی خۆ ئەمسلمێن. ئەمە یەکێکە لەو کێشانەی کە زیدان خۆی دروستی کردو. کۆمەڵە یاریزانی هەیە ڕیاڵ مەدرید لە خراپترین ئاستار بە شێوەیەکی سەرەکی یاریەکە. لەم لاشۆ ئیسکۆ ئاسینسۆ دێت و کاتیان پێ نایە کە یەنە ناو یاریگا تۆڵە لەم یارزانە ناکەنەوە کە تۆڵان لەم یارزانەکەن و ئەنجامەکانی ڕیاڵ مەدرید بەم جۆرە بینرێ. ئەوە مۆزوعیە ئەو زۆر باش پێما بێ ینی حەزەکە مەگە قسەیەکی تر لەسەر ڕیاڵ مەدرید باوێ من پێما بێ بە هەموو شتەکانمان باس کرد وەکو وتیشمان چاڕی یاری پاریس سەن ژەرمانەکەین بۆی کە بزانین ئایا ڕیاڵ مەدرید دەموەرزە دەست بەتاڵە یاخودەوەتە
بە تایبەتی بۆ ئاستی ڕۆناڵدۆش ینی من 100% لەگەڵەوە قسەی تۆیان کە شتێک نەوترێ لەسەر ڕۆناڵدۆ کە هەمان ئینتیلاقی وەرزی ڕابردووی ڕۆناڵدۆ ڕوباتەوە لەما ڕابردوش ئەگە قسەیەکم لەسەر گاریزبێڵیش بۆ بکەی گاریزبێڵ لە دوای گەڕانەوەی پێکانەکەی بە تایبەتی لە دووسیاری ڕابردوو تا ڕادەیەک ئاستی خراپ نییە. کاک محەممەد ئەگەر ئەم ساڵ ڕیال مەدرید هیچ نازنایە بەدەست نێنێت یاڵا پیرەس بڕیار یا زیدان دروکاتەوە گۆڕانکای ڕیشەی بکات دڵنیا بە گاریزبێلی تیانە گاریزبێل یارزانێکی مستەقبەلی ڕیال مەدریدە تەمەنی 26-27 ساڵەکە کەسێکە لە ڕووی خێرایی و خێرایە لە ڕووی شوتەوە لێدانی بەهێزە لە ڕووی لێدانی ڕاستەخۆ لە ڕووی لێدانی سەرەوە لە ڕووی لە ڕووی تەکنیکەوە لە هەموو شتێ ڕوویەک و یارزانێکی متەکاملە. پس ئەم کێشە یاریزانە ئەوەی پێکانیە هەموو جارە زیدانی ژەم قسەی کرد هەموو ڕایەنەرگانیتی ژە قسەیان کردووە ئەگە گارز بێت 3 مانگ لەسەر یەک یاری بکە باشترین یارزانی ئەوروپا دەرەچێت. پس پێکان یاری پێناکە یعنی گارز بێت یارزانێکی نمونەیە بۆ ڕیال مەدرید تەنها کێشەی پێکانەکە چارەسەر کرێ هیچی تر من قەت بەدەسەوریەوە ناکەم گارز بێت لەو یاریزانانە بکە ئێستا خاڵی لەسرە و ئێستاش کاتۆ تۆ یەکێکە لە خاڵە بێزەکە ئەوەنی هەندێری ڕیال مەدرید چاوەڕێی گارز بێت حالیان چاوەڕێ ڕۆناڵدۆ نیە خاڵی بەهێزی ڕیال مەدرید ئێستا چۆتەوە گارز بێت لەبەر یعنی قەت تەسەوور ناکەم گارز بێت لە لیستی و یارزانانە بێت کە نقطەی لەسەر بێت و ساڵی داهاتوو کێشەی هەبێت. کۆتاشت کە باسی یەکەم یەک مناقەشەی خۆم خۆ بووە کە لەسەر ئەو ساتەوەختی دیماریا ڕۆشت و گاریزبێڵ هاتە ڕیال مەدرید ینی لەسەرەوە بووکە ئەمێ بزانم تا ئێستا گاریزبێڵ توانیوێتی ڕۆڵی دیماریا بۆ ڕیال مەدرید بکێڕێ. گاریزبێڵ دیماریا ڕۆژ جیمز ڕۆدریگێز نامە بەسم ینی شوێنگرەوە کە گاریزبێڵ چووە مەرکەزەکەی ئەو یاری کرد ینی مەبەستمەوەی ئەو کاتە هەر ڕێکشی کاریەکە بۆ کردم لە بوونی دیماریا لە ڕیال چەند گرنگە و لەگەڵ چیلۆتی خۆشی باسیەوەی کرد کە دیماریا چەند بۆی گرنگە بەس حەزەکەم بزانم ئەو مرکزەی دیماریا کە پێشتر مرکزی گاریزبێڵ دیماریا یاریتیا کردوێمە پێشتر کە بینیمان پێ دوایە ئەو جێگەی پڕ کردوێتەوە ئەگە پڕیشی نەکردی بێتەوە قەت تەسەوور ناکەم ینی گەشت بێتەوە مەرحەلێ من ئەڵێم گاریزبێلی چەکە بێت لە باشترین یارزانەی ئەوروپا ئەگەر 3 مانگ بۆ 5 مانگ لەسەرێک یاری بکە بەس ئێمە ئێستا من ناتوان بڵێم لەوەرەکە گارزبێل هەموومانەزانین کوشتەی دەستی پێکان یەتەوە 5 یاری باشە 6 یاری باشە 3 هەفتە تووشی ساڵا بێتەوە یەتەوە 3 یاری باشە تا یەتەوە یار تایم تووشی بەڵام یەخشت بۆ نمونە ڕیال مەدرید شتێکی کرد دیماریای گۆڕی چوو جیمز ڕۆدریگێزیانە یان بۆ نمونە جیمز ڕۆدریگێزی گۆڕی چوو گاریزبێلێ خۆی دیماریای گۆڕی چوو جیمز ڕۆدریگێزیانە من جارێکیان قسەم کرد وتم لە باشترین حاڵەتە جیمز ڕۆدریگێز ئەوەی بیکە بەقە دیماریاکە لە باشترین حاڵەتە یعنی لە لووتکەی ئاسبەرزی خۆیان جیمز ڕۆدریگێز ئەگەر هەر چیەک بکە بەقە دیماریاکە ئەی باشە بۆ گۆڕی ئەبێ بیگۆڕی لەبەرێکە پیرێز بازرگانە پیرێز عقلێکی بازرگانی زۆر گرنگیە جارێ ڕیال جارە سەیریکە دروستکردنەوەی ڕقم دە ئەمە یەکسەر مووی درێسی ڕقم دە هیچ ڕیاڵی هێناوە ناو گۆڕانکاری لە سپۆنسەرە مەسەن ئەم یاریزانە لە ڕووی ئیعلام و سەحافۆ مردبوو یارزانێکی هێنا لە ڕووی ئیعلام و سەحافۆ بەرز بوو بۆ لە کاتێکا کە لە مۆندیالی 2010 ڕۆڵێکی گەورە دەرکەوتبوو یعنی گۆڕانکاری ڕوحیەتی یاریەکە هەن یاریزان هەیە سوورەزانانی ئەم یاریزانە لە باشترین ئاسا ناگاتەوە بۆ بازاریکە لەبەریکە ئەم یاریزانە لە ڕووی ئێستا ئەگوێرۆ بۆ نمونەوە ئەگوێرە باشترین یعنی هەر هێرش بەرێک بێنی بۆ مانسەر سیتی ئەگوێرە گۆڵکاری مێژووی مانسەر سیتیە گۆڵکاری مێژووی یازم زۆرتری هاتریشی کردووە لە مێژوویە هەر نازنای چند خولی ئینگلتەرای بۆ بەدەستێنە تۆ هەر هێرش بەرێک بێنی لە لووتکەی ئاسبەرزی بێنی هەر بەقەرێک گوێری بۆ کرێ بۆ مانسەر سیتی پس تو هەرێ بیکەی لەبەرکە ئەگوێرە ئێستا حاڵی حازر لە ڕووی پشگیری سەحافەوە لە ڕووی ڕیکلامەوە لە ڕووی دەرکەوتنەوە لە ڕووی قسەوەمانە لاواز بۆ تۆ پێویستی بۆیە دەفعەیەکی تر دروستکەی بیگۆڕی ئەم گۆڕانکاریە بکەیت هانیە توانین بڵین دیماریاش تا ئێستا بەهۆی پێکانەکانی گاریزبێڵ تا ئێستا جێگەی پڕ نەبووەوە ڕۆزیان بەشێکی تر لە تەوەری بەرنامەکە کە حەزەکەم قسەی لەسەرکەم گواستنەوەی سانچێز بۆ بەیانی مانچستەر یونایتد من حەزەکەم یعنی لە تۆ پرسم بەوەی کە سانچێز هاوڕێیەتێکی زۆر بتەوی لەگەڵ گواردیۆلایە هەبوو هاوڕێیەتێکی زۆر بتەوی ینی هەمووان بە ئاشکرا باسییان لەوە کرد سانچێز یاریزانی داهاتووی جارێکی لە ژێردەستی گواردیۆلای یاریەکاتەوە بەڵام مۆرینۆ زۆر بەنهێنی تەنانەت دوای کرد کە سانچێز بژاردەی بەردەمی خۆی بکاتە مانچستەر یونایتد
شێوازی گرێبەستکردنیش لەگەڵ یا ینی مانچستەر یونایتد شێوازێکی گرێبەستکردنی پێشکەش بە ئارسناڵ کرد کەمای ڕەتکردنەوە نەبێ پێشکەشکردنی مختاریان و پێدانی بڕێپارە و جێبەجێکردنی تەڵەبیەکەی سانچێزیش کە دڵنیا بووم لەو ئەگەر بچووە مانچستەر سیتیش گواردیۆلا هەمان تەڵەبی بۆ جێبەجێ کرد. پێ دوایە سڕی گرێبەستکردنی سڕی چوونی سانچێز بۆ مانچستەر یونایتد چی بوو وەک لەوەی هەمان چاوەڕێی چوونیوانە کرد بۆ مانچستەر سیتی؟ ئەزای کاک محەموود کە تۆ ئێستا گە 6 مانگی تر بووایە ئەم گرێپەسە بکرایە احتیمال هەبوو سانچێز مانچستەر سیتی هەڵبژاردە بۆ لەبەرێکەوە کاتە ئازاد بوو اختیار بەدەست خۆیەتی بەس لە کاتی گواستنەوەی زستانەیە اختیار بەدەست سانچێز نەبوو اختیار بەدەست ئارسینال بوو ئارسیناڵی چاوەڕێی کام گرێبەستە باش بەوەی بووێت یەکام گرێبەست باش بوو بە دڵنیاییەوە گرێبەستەکەی مانچستەر یونایتد باشتر بوو یاریزانێک تێمێ کۆمەڵی پارەش تێمێ و هەموو داواکانی جێبەجێ لە کاتێکە مانچستەر سیتی بۆ مناڵە بن 20 میلیۆن تێمێ ئەمەی ئەم لانی کەم 30 میلیۆن یۆرۆ طبعا ئارسنال اختیار بەدەست خۆیەتی مانچستەر یونایتد جگە لەوەی کە خۆشی سانچێز مانچستەر یونایتد هەڵبژاردە بوو لەبەر ئەو موچە زۆری ئەو موچەیە کە زیاتر بوو لە موچەکەی مانچستەر سیتی کە کردی بە گرانترین یاریزانەکەی زۆرترین موچە ئێستا حالیان وا باسەکرێت کە لە مانچستەر یونایتد کێشە دروست بوو لە بین یاریزانەکان کە بۆ یەکسەر ئەو زۆرترین موچە وەرەگرێت یعنی اختیار بەدەست مانچستەر یونایتد بەدەست ئارسینال بوو بەدەست سانچێز نەبوو زۆری ڕۆیشتنی سانچێز بۆ مانچستەر یونایتد هەمووی بەدەست سانچێز نەبووە بەشێکی بەدەست ئارسینال بووە کە گرێبەستیەوەی قبول کردو ئەمە وازە ئیزافەی چییە بێ لە یونایتد ینی پێ دوایە ئەو کەلێنەی کە مۆرینۆ هەیەی ئەو باڵشکاوی کە مۆرینۆ لە کۆمەڵە گاریە تووشێ بێ گرێکوێرەکەی سانچێز بێ ئەزانی کاک محەموود مەسەلەن مۆرینۆ لەم وەزعەیە قازانجی کردووە زەرەری نەکردو تۆ مختیارانت هەیە یاریزانێکە لەگە شێواز یاریکردنی تو ناگونجێ مختیاران من دوو جاری تر بینیومە لە شاختار لە بروسیا دۆرتمۆند ئەمە یونایتد خراپترینیان بوو کە بینیومە ئەمە یونایتد بۆ لەبەرگە مختاران یارزانێکی تەکنیکی هێرشبەری وەکو شێوازی هازارد و ویلیان ئۆمانێ بەڵام مۆرینۆ بە شێوەیەکی تر یاری پێگە مۆرینۆیەکە لەو ڕاهێنەرانەی تەکنیکی خۆی بەسەر یارزان ئەسەپێنێ بەڵام هەنی یارزان هەیە ئەبێت تۆ چاوەڕێکی بزانین ئەو چی ئەکات و تۆ تەکنیکی خۆتی بۆ ئیزافەکەی میختیاریان لەم سەرم شێوە ناگونجێ بەرگری کرد و زیاتر مولزەمی بە دیفاعی و ناگونجە لەبەرکە تۆم یارزان مرد لە کاتێکە مختار یارزانی زۆر باشە من دڵنیاش دەکەم و کە لە ئارسینال یارزانێکی زۆر سەرکەوتوو دەرەچێت ئەمە یەک لەلایەن مانچستەر یونایتد کە ئەمە قازانجی کرد و میختارانی لە ڕۆیشتووە باشترین یارزانی ئارسینال هێنا یعنی تۆ خراپترین یارزانی خۆتە فرۆشتووە باشترین یارزانی ئارسینال هێناوە کە گۆڵکارەکەیەتی ئەمە مۆرینۆ قازانجی کرد ئەی ئارسینال بۆ ئەمەی کرد ئارسینال باشترین شتی کردووە کە دەستبەرداری سانچێز بوو سێریکە سانچێز 6 مانگی ماوە ئەگەر ئێستانی فرۆشتە بۆ پارە زۆرە و بەو یاریزانە 6 مانگی تری توانی بە حڕەتی خۆی بڕۆشتە پێسی بە ئیستیغنای ئارسینال هەڵ نەبوو لەبەرکە گرێبەسەی کۆتایات بوو ئەمەیە دووەمیان سانچێز یەکێک بۆ لەو کێشانی لە ماوەی 2 ساڵی ڕابردووە گەورەترین نقطەی زوعفی ئارسینال بوو ئەڕوات ناڕوات ئەڕوات ناڕوات تەواو یەک جار یا ئەڕوات یا ناڕوات ناجێژیر و ناهاوسەنگی خست بۆ ناو ژووری خۆگۆڕینی ئارسینالەوە ئەمە تۆ یعنی کەس ڤینگەر پاش بردنەوەی لە چەلسی شەوی ڕابردوو کە بردیەوە 2-1 وتی یەکێک لە کێشە گەورەکانی ناو ژووری خۆگۆڕیمان کۆتایی پێهات بۆیە ئەم یاریمان بە باشی یاری کرد یعنی یەکسەر مەقسەی سانچێز بوو لە کۆڵخۆکردنەوەی هەنێ یاریزان هەیە قەیناگە باشیشە بەڵام تۆ ئەم دەرگای داخی دەرگایەکی ترەکەیتەوە دەرگای سانچێز داخی لەوانەیە مختاریان ئیسفادە لەکەی جگە لەوەی کێستا حالیان ئارسینال ئەڵێ ئۆبامیانگی ژەقڕم تۆ یارزانێک ئەفرۆشی دوو یارزانە کڕی لە هەموو حاڵەتەکە فرۆشتنی یارزانە بە دوو یارزان کێشەدار بە دوو یارزان زۆر باشتر بوو بۆ ئارسینال ئەی پێ دوای ئیزافە بێ سانچێز بۆ مانچستەر یونایتد ینی بۆ پڕکردنەوەی کەلێنەکانی مۆرینۆ ئەزای بەدڵنیاییەوە سانچێزێکێک لە گۆڵکارەکانی پێشووی ئارسینال ئەگەر ئەو ئیسیقرارەتی وەرگێت و ئێستا کێشەی سانچێزی بوو بچێتە نادیەکەوە لە چامپیۆنز لیگ یاریکە موچێکی مانگانی زۆری پێ بدێ هەردووشی هاتووتەتی لە مانچستەر لە مانچستەر لەو بڕوایم ئەگەر ئیبراهیمۆڤیچ بوونی نەبێ هەموو شتێ لە بتوانێت جێبەجێ بکە یعنی تۆ سێشت هەموو یاریزان ئەمەی کە سانچێز ویست بەسەرێکی یاری بکە لە چامپیۆنز لیگ یاری بکات بۆ موچێکی زۆری بێ ئێستا سانچێز هەموو شتێکی ماوە ئەتر ئەوەی ماوە تۆپەکە لە قاچی خۆیاتی یاڵا یاریکە و با بەشداریکە لای نەکە بە بڕوای من سانچێز یعنی سوودی ئەبێ بۆ مانچستەر یونایتد اختیارێکی زیاترایەتە دەست مۆرینۆ لە ڕووی گۆڵکردن و لە ڕووی هاوکاریکردنی
لۆکاکۆ و بزەبە سانچێز ئەو یاریزانە بوو کە مانسەرونەتی نەقسی هەبوو مانسەرونەتی یەکێک پێویستی بێچێک لە یاریزانێکی مراوغ و تۆقێنەر و ترسێنەر بوو وەفاالە لە سانچێزای دۆزێتەوە بە بڕۆنە لە کۆتای بەرنمەکە سپاسی ئامادەبوونی ڕۆژەحمەد ڕۆژنامەنووسی وەرزشیەکەم سپاس دەکەم کە ئامادەبووی ئایزانم ئەوەی پێشکەشمانکردن قسەکردنێک بوو لەسەر گرێبەستی سانچێز و مختاریان لە نێوان ئارسناڵ و مانچستەر هەروە بە تایبەتیش قسەکردن لەسەر ینی ڕیال مەدرید بوو بەو هیوایم جێگەی سەرنجەمولایەکتان بووێ و هەندەرانی ڕیال مەدریدیش چ بە ڕەخنەگرانیەوە چ بە ئەو کەسانی کە گەشتبینن بە داهاتوی ڕیال مەدریدەوە قسەکانی ئێمە جێگەی بایەق بوو بێلایەن تا بەرنامی داهاتوو بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.